ڕۆژی هەینی ترامپ بۆمبەکە لە کۆشکی سپی دەتەقێنێتەوە. جا خوا نەکات ئەم ترەمپە قسەیەک بکات. دەبێت دەستت لەسەر دڵت بێ کە بڕیارێک نەدا زیانی بۆ تۆ هەبێت. یعنی زۆر سەیرە کابرا لە کۆشکی سپی قسە دەکا تۆ لەو پەڕی دنیاوە دەبێت دەستە بە دوعاوێ زەرەر نەکەی. جا لە بواری سیاسی قسە بکە هەروەی، لە بواری ئابووریش قسە بکە هەروەی. مهم ئەوەیە هەر قسەیە بکە تەبوتۆزێک دەنێتەوە ئەو سەری دیار نەبێت. لە سەردەمی ویلایەتی یەکەمیدا هەرچی هەڕەشە و گوڕەشە بوو لە تویتەرەوە دەیکرد کە دەکاتە ئێکسی ئێستا. ئێستاش خۆی تۆڕێکی کۆمەڵایەتی داناوە و هەر ئەوەندەی دەستی دایان مۆبایلەکەی ئیدی جیهان بە یەک پاراگراف دەهەژێنێ. ئەم جارە بابەتەکە سیاسەت و میاسەت نییە و مەوزوعیش غەزە و ئۆکرانیا و زێلێنسکی قوربەسەر نییە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتەکەی خۆیەوە بۆمبێکی هەڵدایە بازاڕەوە. ئەمەیان بۆمبی ئەتۆمی بوو بەس بۆ بازاڕەکان و تایبەتریش لە دراوە دیجیتاڵیەکاندا. یعنی ئەمەیان ڕێک بەدڵی ئەوانە بوو کە خاوەندراوی دیجیتاڵی. ئەویش ئەوە بوو کاتێک ڕایگەیان ڕۆژی هەینی لوتکەی دراوە دیجیتاڵیەکان لە کۆشکی سپی دەبەستێت. جا ئەمە هەر کۆنگرەیەکی ئاسایی نییە. سەرۆکی زلهێسترین وڵاتی دنیا قسە لەسەر شتێ بکا بە باشە نرخەکەی دەفرێت. بە جۆرێک ئەگەر بڵێ کوزەڵە باشە ئەوە نرخەکەی لە بۆرسەدا دەفرێنێت. ئەگەر بڵێت وەڵا پێنج دراوی دیجیتاڵی دیاری دەکەم تاوەکو وەک دراوی یەدەگی ئەلکترۆنی مامەڵەیان پێوە بکرێت دەبێت شڵەژانێک لە بازاری ئەو دراوانە دروست بکە. خولاسەی کەلام ئەوەیە ڕۆژی هەینی دۆناڵد ترامپ ناوی پێنج دراوی ئەلکترۆنی دەهێنێت کە ئەوانیش XRP، سۆلانا، کاردانا و بیتکۆین و ئیسترنیۆنن. تاوەکو بنە دراوی یەدەگی دیجیتاڵی. جا ناوی ئەم دراوانە پێشتر لە میدیاکان بڵاو بوونەوە. هەر دوای ئەوەی ناوی ئەم دراوانەی هێنا، بیتکۆین کە بەردەوام بوو لە دابەزین جەمپێکی باشی کرد و بەرز بووە. هەرچەندە نەگەیشتەوە نرخەکەی پێشووتری. بەسخوا خێری ترەمپ بنووسێ بەهاکەی بەرز بووە. جا کۆتا قسەی گەورەی ترەمپ ئەوە بوو کە ئەمریکا دەکاتە پایتەختی دراوی ئەلکترۆنی. اینجا ترەمپیش بەوە ناسراوە هەر شتێک بڵێ دەیکا. بەس لە کۆتاییەکەی دوعامانەوەیە وەک بەزمی دراوە ئەلکترۆنیەکەی خۆی لێ نەکات کە هەر خستیە بازاڕەوە لە شەو ڕۆژێکدا هەر ترەمپێک گەیشتە $80. دوایی بەبەک دابەزی و ئێستا نرخەکەی تەنیا $12. خەڵکێکی زۆریش زەرەریان کرد. بینی خۆمان بێ یەکێک لەوانەش خۆم بوو.